هەموو شوێنێک هۆکارێکی خۆی هەیە کەوا دەکات شایانی سەردانکردن بێت. ساڵانە لە یەختەکانی ئەو ناوچەیەدا ئاهەنگی کەلتوری و هونەریان تێدا دەگەڕدرێت. سەردەمانێک یەکێک بوو لە دەوڵەمەندترین شارەکانی ئەڵمانیا و ئێستا بە هەمەجۆری چالاکیەکانی ناسراوە. گەشتکردن هێزی گۆڕینی مرۆڤی هەیە و ئیلهامی پێدەبەخشێت. هەر کاتێک بە گەشتێک دەچینە ناوچەیەک یاخود وڵاتێک و چاو بە کەلتور، هونەر و شارستانیەتیدا دەگێڕین، ئەوەمان بۆ دەردەکەوێت کە جیهان چەندە سەرسوڕهێنەر. هەرچەندە هەموو شوێنێک هۆکارێکی خۆی هەیە کە وا دەکات شایانی سەردانکردن بێت، بەڵام هەندێک جار هەڵبژاردەی زۆر گەشتەکە دوا دەخات و دوودڵت دەکات. هەر بۆیە چەند ناوەندێکی گەشتیاری نێودەوڵەتی پێشنیاری چەند ناوچەیەک دەکەن بۆ گەشتکردن لە ساڵی 2025دا. یەکێک لەو شوێنانەی پێشنیار کراوە ناوچەی ئاڵماتیە لە کازاخستان. دیمەنە سەرنجڕاکێشەکانی ئاسیای ناوەڕاست و ناوەندە ناوازەکانی دەیسەلمێنن کە چەند بێوێنە. ئاڵماتی یەکێکە لەو شارە دەگمەنانەی کە بەڕاستی هەموو شتێکی هەیە: خواردنی نایاب، ژیانی شەوان، دیمەنێکی هونەری و کەلتوری خێرا گەشەسەند و لەگەڵ دەستگەیشتنیشی ئاسان بە ژمارەیەک لە سەرسوڕهێنەرترین دیمەنەکانی جیهان. دوورگەکانی ئەندامان و نیکۆبار لە هیندستان یەکێکی دیکەن لە هەڵبژاردەکان کە دەکەوێتە دووری کەنداوی بەنگال. لە مێژوودا ئەوەندە سەخت بووە بۆ سەردانکردن کە زۆربەی هیندیەکان نەیانتوانیوە سەردانی بکەن. ئەوکات هەندێک لەو کەسانی سەردانی و ناوچەیە دەکەن پێیان وایە هاوشێوەی دوورگەکانی ماڵدیڤ ناوچەیەکی سەرسوڕهێنەر. چالاکی ساڵانی یەختەکانی کە ئاهەنگی کەلتوری و هونەریان تێدا دەگەڕدرێت ساڵانە گەشتیارێکی زۆر لە سەرانسەری جیهانەوە بۆ خۆی ڕادەکێشێت. ئەویش بێکیایە لە سانت ڤینسێنت و گرێنادین کە نیو کاتژمێر بە فڕۆکە لە دوورگەی باربادۆسی کاریبیەوە دوور. بە یەکێک لە دوورگە ناوازە و بێوێنەکان بۆ گەشتکردن ئەژمار دەکرێت. وڵاتی بۆلیڤیاژ یەکێکە لەو شوێنانەی کە دەبێت سەردانی بکەیت و لە هەر شوێنێکیش لە وڵاتە گەشت بکەیت. هەر لە دەریاچەی تیتیکاکە شارستانێتی تیواناک و تاوەکو سوکرەیەکە لەلایەن یونسکۆوە پارێزراوە. ئەوە چەندین دیمەنی جوان دەبینیت. شاری کێمنێتسی ئەڵمانیا وەک یەکێک لە پایتەختەکانی ڕۆشنبیری ئەوروپا لە ساڵی 2025 دەدرەوشێتەوە. سەردەمانێک یەکێک بوو لە دەوڵەمەندترین شارەکانی ئەڵمانیا. ئێستا یەکێک لەو خاڵانەی و شاری پێدەناسرێتەوە. ئەمە زۆریەتی لە شێوەی فیستیڤاڵەکانی جاز، سەما، هونەری سەرشەقام، کۆبوونەوە و پێشەنگای ئۆتۆمبیلی کۆن و ئاهەنگگەڕان. ئێستا جیهان بۆ گەشتکردن بەراورد بە مێژووی مرۆڤایەتی زۆر گەورەتر و فراوانترە. بە جۆرێک فڕۆکە مۆدێرنەکان دەتوانن لە نیویۆرکەوە بۆ سنگافورە یاخود لە لەندەنەوە بۆ کیپتاون زۆر بە ئاسانی گەشتیاران بگوازنەوە. ئەوە لە کاتێکدا کە لە پێشوودا چەند هەفتەیەک یاخود چەند مانگێکی دەویست.